جوابە ئەمە بڵین ئێمە ئەمە هەڕەمەکیە؟ هەڕەمەکیە جوابی زانستی نییە. ڕەهندە مێژوویەکە یەکەم من زۆر یەگەگرمەوە لەگەڵ کاگیرفان دەبەرەوەی هەموویە بینم ئەمەی کە باسیە کامل هەمیشی هێناوە کە پێڵی ناسەنتەری ئەم کێشەیە پێ تقریبان زیاتر لە 4000 ساڵە ئەیابەیەکە کێشەیەکە ناسەنتەری زاگرۆسی مناوە من لەگەڵ کێشەیەکی جیهانیە کە جیهانێکی کە ئەکەدیەکان سەرەتای ئەم سنترالای سیستەمەیە کورد لەو سەرەوە کێشەیە لە هینەکە ئەمە پێچوانێ کاگیرفان لە ئەسڵی پێشتریش هەر متابعەم کردووە کە بیرە کردوێتەوە جەوهرێ بە کوردبوونە بەخشی جیا لە هەموو دنیا دیستثنایە یعنی کورد لە دەرەوەی ئەم شتانەیە. هەڕەمەکیەت سەدکردنی پرسیارێکی وجودی گرنگە لەبارەی زمانەوە یعنی بوونێکی نەگۆڕی ئەسیلی فتری نازان بڵێم چییە ڕیزیکە بە موشانە یعنی شتێکەیە ناوەی کوڕ حکومەکە دنیابینی بۆ دیارریەکە ئەرستی دەوڵەتمانیە لەلایەکەوە کێشەکە خۆمانین یعنی لەلایەکەوە کێشەکەش لە سیستەمایە ئێمە سەردەستیش بین ناتوانین سەردەستێکی کولتوری بین جەنگێکی زۆرمان لەم 100 ساڵا لەسەر زمان کردووە بۆچی زمان ئەم هەموو جەنگە بۆچی لەسەر زمان لە کاتێکا دنیا داوامان لێ دەکا ئێمە ستانداردێکی کوردیمان هەبێت تا پێمان بە زمانەکەمان بڵێن هەیە ستاندارد وا دەزانین بۆ ئەوەیە کە زمانێکی سەرتاسەری بێ هەمومان لە یەکتر بەو زمانە مامەڵە لەگەڵ یەک بکەین و من و زازاکێک یا من و کرمانجێک لە یەکتر تێبگەین بەس مەوزوعی زمان ئەمە نیە زمان سیاسی کراوەتەوە لە ناو تورکیا مقدسە و لە خطابەکانی تۆ بۆ نمونە خطابەکەی ئۆردوگان زۆر بە ئاشکرا ئەم تەقدیسە دەبینی کە مقدسێکی مۆدێرنە لە ڕێگەی هێزەوە ئەم تەقدیسکردنە جێبەجێ دەکرێت زمانی کوردی کامەیانە هەموویان و هیچیشان نییە ینی هونەرەکەت لەکوێوە ئێمە دەتوانین بڵین سیاچەمانە کوردیە حەیرانیش کوردیە لەکوێوە دەتوانین بڵین ئەمانە کوردین کوردیەتی ئەمانە لە چیە جیهانی مەعانی ئێمە یەکە بەڵام ئەم مەعانیە هەر یەکەمان بە فۆرمێک بەرجەستەی ئارسانێک لەگەڵ ئێزیدیەکە وەرگرا و سێر دەکەی ئەو عالەمە ناوەکێ یەزیدی یارسانەکان یەکە ئەوەی کە جیاوازە لە ڕاستیا لە لۆجیکی ئەوروپی لۆجیکێکی سروژناسە کولتورناس نییە فەحسی وشەکە دەکەم زمانی ستاندارد ینی زمانی پێوەەر چ زمانێگەیە پێوەەر بۆ چی دەبێت پێوراوەکەی هەبێ کوا پێوراوەکە لە ناو زمانم باس لە زمانی ستاندارد دەکەم وەکو زمان ناسێ قسەی لەسەر بۆچی فۆرمەکان جیاوازە بۆ دەبێ نەفی بکرێت هەر بەوەی کە هەڕەمەکی بڵین هەڕەمەکێتەوە یانی ئەمە جوابە ئەمە بڵین ئێمە ئەمە هەڕەمەکیە هەڕەمەکیە جوابی زانستی نییە هەڕەمەکیەت سەدکردنی پرسیارێکی وجودی گرنگە لەبارەی زمانەوە پرسیارێکی ئۆنتۆلۆژیە ئەم پرسیارە قەدەغە کراوە لە ناو زانستی زمانە تۆ بڕۆ ئەم پرسیارە ینی قەدەغە دەکرێت لە ناو ئەکادیمیا قەدەغەیە لەن ئاڵێ ئەمە تۆ جەوهەرگەرایی تۆ فلانی فلان